تەنها لە یەک ڕۆژدا لە پەرلەمانی کوردستان سێ یاداشتی جیاواز پێشکەش بە دەستەی سەرۆکایەتی کرا لەسەر پرسی مامۆستایانی وانەبێژوو دۆخی زیندانی کراوان لە نێو چاکسازیەکاندا و پرساندنی وەزیری دارایی. ڕووپاگ ئەحمەد ئەندامی پەرلەمانی کوردستان دەڵێت ئەو پرسانەی پەیوەستن بە بارودۆخ و ژیانی هاوڵاتیانەوە لە ئەولەویەت و کاری پەرلەمانتاریمانن، بۆیە لەسەر هەڵوێست و پرسەکان سوور دەبین. ئێمە ڕۆژانە بە ڕێکاری پەیڕەوی کار بۆ ئەوە دەکەین کە وەزیرەکان ڕۆژانە بێنە پەرلەمانی کوردستان معاناتی خەڵک لە پەرلەمانی کوردستان قسە و باسی لەبارەوە بکرێەوە ڕێگە چارەکان بخرێنە بەرباز و هەروەها نەک هەر ڕێگە چارەکە خرا بەرباز حکوومەت وازی دەبێنێ بەڵکو هەوڵی چارەسەرکردنیان بدە. ناکرێ خەڵکی هەرێمی کوردستان تاوەکو ئێستا سەرەتاییترین مافیان کە هەبوونی ئاوا کارەبایە خزمەتگوزاری تەندروستیە و هەبوونی موچەیە هەلی کارە پێیان نەدرێت. سەرۆکی پەرلەمان لە کۆبوونەوەی هەفتەی ڕابردوو بڕیاریدا بوو هەر کۆبوونەوەیەک یاداشتێک بخاتە بەرنامەی کاری دانیشتەکانی پەرلەمان، بەڵام لەم هەفتەیەدا و لەم کۆبوونەوەیەدا هیچ یەک لەو یاداشتانەی ئاراستەی دەستەی سەرۆکایەتی کرابوون نەخرانە بەرنامەی کاری دانیشتەکانەوە. بڕیار بوو هەموو هەفتەیەک دوو یاداشت تا سێ یاداشت بێتە بەرنامەی کاری دانیشتەکانی پەرلەمانەوە، بەڵام هەفتەی پێشوویەک یاداشت خراوە. ئەم هەفتەیە کە بڕیار بوو یاداشتی تر هێشتا هیچ نەخراوە بەرنامێک، بەس خوێندنەوەی دووەم بۆ دوو پرۆژە یاسا کە ئەمە بەڕاستی من بەکەم تەرخەمێکی سەرۆکایەتی پەرلەمانیە بینم کە لە ئاستی بۆ یەکەم بەڵێنەکەی خۆیانە بوو، دووەم ئەو یاداشتانە ینی ئێمە هەمووی خەمی خەڵکە ئەو قەیرانانەیە کە ڕووی کردووە هەرێمی کوردستانەوە، ینی ناکرێت پەرلەمان کارەکانی بکات و کارا بێتەوە بەڵام لە هەمان کاتە پشتگوێ ئەو یاداشتانە بقاکە ئێمە تاوامان بێت بەرنامەی کارەوە. دوای ناکۆچیەکانی پارتی و یەکێتی و دەستکردنەوە بە کۆبوونەوەکان ئەوە دووەم کۆبوونەوەی ئەنجام دەدرێت و لە کۆبوونەوەی ڕابردووش سەرۆکی پەرلەمان بەڵێنی ئەوەی دا سەرجەم یاداشتەکان بخرێنە بەرنامەی کاری کۆبوونەوەکانی پەرلەمان، بەڵام لەم کۆبوونەوەیەدا جیاواز لە بەڵێن و وتەکانی سەرۆکی پەرلەمان هیچ یاداشتێک نەخرایە بەرنامەی کاری دانیشتەکانی پەرلەمانی کوردستان. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.